سڵاوتان لێبێ هیوادارم هەموو لایەکتان باش بن. زۆر خۆشحاڵم کە ئێمە کۆبووینێتەوە لێرە. داوای لێبوردنەکەم ئەگەر کەمێک گەرم بێ، بەڵام بە گرنگم زانی ئێمە دەرفەتێک هەبێ بۆ ئەوەی یەکتری ببینین و سپاسی بەڕێزانە ئەکەین کە پێشوازیان لێ کردوین لە کارگەکەی خۆیان. من خۆتان نەزارن زۆر جار باس لە وەزعی کوردستانەکەین، باس لە وەزعی گەنجەکانمانەکەین، باس لە هەلیکارەکەین، باس لە گەشە پێدانی وڵاتەکەین. ئێمە وەکو هەرێمێک لەناو وڵاتێک زۆر قۆناغمان تێپەڕاندووە و قۆناغەکانی ڕاپەڕین و پێکێنانی حکوومەت و دامەزراندنی مؤسساتی حکوومەت و ڕۆژە ناخۆشەکانی نەوەدەکان و دەستپێکی حکومڕانی لە ڕاستیدا لە نهایەتی نەوەدەکانەوە دەستی پێکرد لە کوردستان. لە وڵاتێک بووین ئێستاش لە وڵاتێکین کە سەرچاوەی سەرەکی داهاتی هەمیشە هەر نەوت بووە و ئەم نەوتە وای لەم وڵاتە کرد بە گشتی بە عێراقەوە و بە کوردستانەوە کە بەرەو جۆرێک لە تەمەڵی بڕوە، وەکو ئیدارە، وەکو بیرکردنەوە، وەکو فکر، وەکو بیرکردنەوە لە مستەقبەلی وڵاتەکە، لە ژێرخانی وڵاتەکە، لەبەرەوەی کە سەرچاوەیەک هەر ئەهات دوای چەند ساڵێک دەرکەوت کە لەم وڵاتەکە هەموو جۆرە سامانێکی سروشتیەکی لێیە، هەموو جۆرە موادێکی سەرەتایەکی لێیە، لە باخ لە دارەوە بیگرێت تا بەر تا کاشی تا ئاسن بێچی لە نەوت و گاز و ئەوانەی تر، هیچمان بەرهەم نائەکرد، هەموو شتێک لە دەرەوە هات. هەرچی ئێستش بەشێکی زۆری ئەوەی کە لە بازاری خۆمانەی بینی لە دەرەوە داخەڵەکرێ. بەڵام خۆشبەختانە ئێمە ئەمڕۆ لێرەین لە کارگەیەک کە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ نزیکەی 1000 کەسی خستووەتە کار، کە خۆشبەختانە 70% ئەو کارمەندانەی کە لێرەن کارمەندی خۆماڵین و مۆزەفی خۆماڵین و کرێکاری خۆماڵین و ئینتاجێکی هەیە ئەلێرە کە ئینتاجی قوتووی پەپسی و خواردنەوە و تایگەر و فانتا و سێڤن و نوعی نەوعی تریش کار نەمبینی بوو پێشتر کە ڕەنگە برایانم لێرە بتوانن بۆمان باسکەن دوایی کە ئەتوانن تەختی هەموو عێراق بکەن لێرەوە، کە ئەمە تاکە کارگەی ئەم نەوعەیە لەم وڵاتە کە هەموو عێراقی پێ پڕەکرێتەوە. نەکەرەوەش لێرەشەوە ئینێرنەوە بۆ وڵاتانی تر. بۆیە منەمێ جارێک دەستخۆشییان لێ بکەم کە توانیویانە ئەو فکریان هەبووە کە کارگەیەکی لەم جۆرە دروست بکەن کە نزیکەی 1000 کەس بخەنە کارەوە. تەمان لە تەنیشت ئێرەوازم کارگەیەکی تر هەیە کە چپسی پەتاتە ئەکات، لەیز و چیتۆز، کە ئەوەش وابزانم نزیکەی نازانم 400-500 کەسێکی تری لەوێ لە کارایە. بۆی سەیرێکی لە یەک شوێنێکی ڕاستە ناوچەیەکی پیشەسازیە، نزیکەی 2000 کەسی خۆماڵی لێرە کارەکەن. بەڵام کارەکەن بۆ چی؟ کارەکەن بۆ بەرهەمێکی ناوخۆیی، کارەکەن بۆ ئەوەی بازارێکی خۆمان پڕکەن لە بەرهەمێکی خۆماڵی. بۆی منەمێ لێرە سپاسی ئێوە بکەم کە نوێنەرایەتی ئەو 2000 کەسە ئەکەن، دەستخۆشیتان لێ بکەم. ئەزانم ئیشکردنەک بێ قورس بێت، بەڵام ئیشێکی جوان و پیرۆزەکەن و جێی شانازین. بۆ هەمووتان ئێمە حەزەکەم بیرکەینەوە، ئێمە وەکو حکوومەت زۆر جار ویستمانە هەموو شتێک خۆمان بیکەین. پێمان وا بووە وەکو حکوومەت ئەبێ هەموو خزمەت گوزاریەکان خۆمان بین، بازار هەر خۆمان بین، خزمەت گوزاری خۆمان بین، تیجارەت هەر خۆمان بین، هەموو شتێک هەر حکوومەت بیکە. سیاسەتەکەمان وا بوو تا 6-7 ساڵ لەمەوە پێش، بەس لە سەقفێکماندا وامان لێ هاتبوو زانکۆکانمان ببوون بە مەعمەلێکی وەکو ئەمە، بەڵام بەرهەمی زانکۆکانمان مۆزەفێکی حکوومەت بوو. ئەوەی کە لە زانکۆ تەخەڕوجێ کرد
مۆزەفێکە ئێمەش وەکو حکوومەت یەکسەر باوەشمان بەو مۆزەفە ئەکرد ئیستیلاممانە کرد تەعینمانە کرد بەبێەوەی بپرسین ئایا ئێمە بەڕاستی پێویستمان بە مۆزەفی زیاترە یان نە هیچ بیرێکمان لەوە نەکردبووە کە چۆن بتوانین زانکۆکانمان حکوومەتەکەمان وا خەڵک پەروەردە بکەین بۆ ئەوەی بچنە ناو بازارێک کە بتوانن زۆر باشتر لە حکوومەت خۆیانی پێبژێنن ئێمە ئەمڕۆ ئەو سیاسەتە غەڵەتەی ڕابردوومان گۆڕیوە چیتر زانکۆکانی کوردستان مۆزەفی حکوومەت ئینتاج ناکەن زانکۆکانی خۆمانمان بەستووەتەوە بە بازاڕەکەی کە تێیدا دەژین هەندێک ناوچەیە فەرقی هەیە لەگەڵ ناوچەیەکی تر منطقەی شارە زوور کێ خەڵکی شارە زوورە لێرەوە کەسمان هەیە هەڵەبجەی شارە زووری کەس ئەو منطقەیەکی زیراعیە کشت و کاڵیە بۆیە ضرورە زانکۆکەی ئێمە لە هەڵەبجە بیر لە کشت و کاڵ بکاتەوە بیر لەوە بکاتەوە چۆن ئینتاجی ئەو زانکۆیە کە خوێنکارێک بە شەهادەیەک ئینشەڵا بە شەهادەیەک دەرچێت خزمەت بە ناوچەکەی خۆی بگەێنێت کۆیە زانکۆمان هەیە لە کۆیە کێ لێرە کۆیە کۆیە ناوچەیەکی نەوتیە نەوتی لێ گازی لێە ئەو دەڤەرە بەشێکی بەقوەتی هەیە ئێستا زانکۆی کۆیە کە دەرچووەکانی ئەوێ ئەتوانن لە مەجای نەوت و گاز و جیۆلۆجی بە عامە دەرچن بۆیە ڕوئیای ئێمە وەکو حکوومەت بەرەو گۆڕانکاریە ڕوات ڕەنگ بێ ڕاستە نەهاتووم پەردەپۆشی کەم و کورتەکانی خۆمان بکەین لەوانەیە زۆر دواکەوتبین لەم بیرکردنەوەیە خۆزگە 20 ساڵ بۆ پێش بگەیشتینایەتە ئەو قەناعەتە کە وەکو حکوومەت ئێمە نابێت تەنها خەڵک تەعینکەین بەڵکو بیر لەوە بکەینەوە چۆن بتوانین گەشە بە بازارێک بدەین کە ئەو بازارە بتوانێت خەڵک ئیستیلام بکە چۆن بتوانین خەڵکانێک پێبگێنین کە خۆیان ببن بە خاوەن کارگەی خۆیان ببن بە کارگەی وەرشەی خۆیان ببن بە کارگەی خاوەنکاری خۆیان ئەوە ئێستا ئێمە ئەتوانم بڵێم خۆم دەمێکە لەو باوەڕەدام بەس هەستەکەم ئێمە گەیشتوێنێتە ئەو قەناعەتە کە ئەبێ خۆمان بگونجێنین لەگەڵ داواکاریەکانی ئەمڕۆ ئەمە ئەو ڕوئیایە کە هەمانە کە پێم وایە خزمەت بە گەنجەگەیەنێ ئەمە ئەو ڕوئیایە کە پێم وایە ئومێدێک ئەگەڕێنێتەوە بۆ ناو گەنجەکانمان کە ناڵێم نائومێد بوونە بەڵام قەلەقن لە ئایندەی خۆیان قەلەقن لە جەوە سیاسیەکە قەلەقن لە جەوە ئابوووریەکە و زۆر ناخۆشی ڕوویداوە لە 6-8-9 ساڵی ڕابردوو کە بە حەقیقەت هەمووانی قەلەق کردووە کە ئاهاتمە ئێرە بیرمە کردەوە ئێستا کۆمەڵی گەنجە بینم چیان لەگەڵا باسکەم چۆن قسەیان لەگەڵا بکەم خۆشم بەعزجار هێشتا هەستەکەم گەنجم بۆیە کە گەنجە بینم دائمە هەستەکەم لە هێشتا گەنج ماوم بۆیە گەرەک و گەنج قبوڵم کەن سواسانەکەم بیرمە کردەوە چی بڵێم زۆر جارکە لەگەڵ گەنجادا ئەنیشین شتێکی تەقلیدی هەیە کە ئەڵێن ئێوە ئایندەی میلەتن زۆر جار بێت خۆشم ئەو قسەیەم کردووە بەسەر چەند بیرم لێ کردووە زۆر تەقلیدیە ئەو قسەیە ئێوە ئایندەی میلەت نین ئێوە ئەمڕۆی میلەتن ئایندە تا ئێوە پیر ببن بە خاوەن ئیمتیاز و خاوەنکاری خۆتان ڕەنگ بە ئێوەتان نەبێ ڕەنگ بە ئێستا بتانەوێ بتوانن خۆتان بژێنن و خۆتان بەخێوکەن و گەشە بە ژیانی خۆتان و پەرە بە ژیانی خۆتان بدەن نەک 20 ساڵی تر ئیشتان پێی نییە بۆیە ئێوە ئەمڕۆی ئەم میلەتەن بۆ ئەوەی ئێوە ئەمڕۆیەکی کارابن بۆ ئەم میلەتە ئیشی ئێمەیە جەوێکتان بۆ بڕەخسێنین هاوکارتان بین گوێتان لێ بگرین و هەدەفی دانیشتنی ئەمڕۆمان ئەوە نییە من سەرتان بێشێنم بە وتارێکی دوور و درێژ هەدەفی ئەم دانیشتەمانیان ئەم کۆبوونەوەمان ئەوەیە کە گفتوگۆیەکمان هەبێ گفتوگۆیەکی ڕاستکۆیانەمان هەبێ گفتوگۆیەکی دۆستانەمان هەبێ لەسەر ئەوەی کە چۆن بتوانین ئەگەر ئێمە لە دەسەڵاتێکا بین چۆن گوێتان لێ بگرین
چۆن یارمەتی ئێوە بدەین دنیایەک بنیاد بنین وڵاتێک بنیاد بنین هەرێمێکە بە هەر ناونیشانێک بێ ئەم کوردستانەی کە ئێمە پێکەوە ئەبێ خۆشمان بێ و خۆمان بە خێوی بکەین و خۆمان گەشەی پێ بدەین چ کوردستانێکمانە بێ و ئەگەر هەر بە ڕەئی خۆم بێ مەخوا احتیمال ئەو کوردستانی کە من ئیشی لە پێناوەکەم ڕەنگە زۆر دوور بێ لەو کوردستانی کە خۆت بتەوێ بیبینیت بەڵام لە کاتێکا کە لەگەڵ یەکتریا دانیشین و گوێ لە یەکتری ئاگرین و تێڕوانی جیاوازی یەکتری قبوڵەکەین ڕەنگ بێ بتوانین کوردستانێک دروست بکەین کە کوردستانێک بێ بۆ هەمووان کوردستانێک بێ بە هەر یەکەمان بتوانین خۆمانی لێ ببینین کوردستانێک کە هەر یەکە بتوانین خۆمان شانازی پێوە بکەین کە کوردستانێک کە هەبێت کە ڕەنگ بێ هەمومان بتوانین لە کاتی خۆیان ڕەخنەشی لێ بگرین بەڵام کوردستانێک کە دوور لە مەوزوع سیاسیەکە و ئینتیما سیاسیەکە کوردستانێک کە خۆشمان بوێ وڵاتەکەی خۆمانمان خۆش بێ خاکەکەی خۆمانمان خۆش بێ مێژووی میلەتەکەی خۆمانمان خۆش بێ زۆر جار بەداخەوە کە لەگەڵ گەنجان قسە ئەەکەم هەستەکەم سیاست و خۆشەویستی بۆ وڵات تێکەڵاو کراوە ئەوەی کە وڵاتەکەی خۆشەوێت بە کەسی دەسەڵات ناسراوە ئەوەی کە ڕقی لە وڵاتەکەی خۆیەتی بە معارەزە وەسفەکرێ ئەمە زۆر غەڵەتە بەڕێزان لێم وەرگرن لێم قبولکەن ئەو تێڕوانینە زۆر غەڵەتە چونکە ئەتوانی وڵاتەکەی خۆتت خۆش بوێ خاکەکەی خۆتت خۆش بوێ شاخ و سەوزایی وڵاتەکەی خۆتت خۆش بوێ بەس ڕقت لە دەسەڵات بێ زۆر تەبیعیە ئەتوانی وڵاتەکەی خۆتت خۆش بوێ بەس هەر فرد بە حیزبایەتی و سیاسەتەوە نەبێ زۆر تەبیعیەوە بەس ئەوەی تەبیعی نییە لای من ئەوەی من دڵی من ئەشکێنێ ئەوەی کە وام لێ ئەکا ینی نازانم ئەوەیە کە گوێ لە خەڵکەگرم کە ئەڵێن من ڕقم لە کوردستانە خۆزگە سەدام مابایە نازانم تۆزە سەرت سپیترە لە بەڕێزەکانی تر مواڵەتی چەندی 85 سەردەمی سەدامت ڕەنگ بێ لە بیرما بێت کە یەکێک لەم سەردەمە ئەڵێ خۆزگەم بە سەردەمی سەدام یان لەو سەردەمە نەژیاوە یان ئەوەندە تێکتراوە لە ڕووی سیاسیەوە کە وا بیر کاتەوە کە بیرکردنەوەیکی زۆ غەڵەتە وێ من هیوادارم کە ئەمڕۆ لێرەین ئەم مناقشەیە بکەین یەکەم شت پێش هەموو شتێک ئەو وڵاتەی خۆمانمان خۆش بێت دووهەم کە خۆشمان ویست بڕیارێک بدەین پێکەوە کە چۆن بتوانین جوانی بکەین چۆن بتوانین باشتری بکەین چۆن بتوانین گەشەی پێ بدەین کە ڕێکەوتین لەسەر ئەو چۆنە ئەتوانین ئیش تەوزیعکەین هەربێ من جوانی بکەم و من گەشەی پێ بدەم و من چاکی بکەم یان ئێوەش بەشدارن لەم جوانکردنە لەم گەشە پێدانە چونەگەر هەر بەبێ من بیکەم بەخوا بە من ناکرێ لە ئێستەوە پێتان ئەڵێم بە تاقی تەنیا بە من هەو بە من ناکرێ بەتەنها بەس ئەگەر ئەم بەرپرسیارەتیە بتوانین تەوزیعیکەین هەر یەکەمان لە شوێنی خۆمان هەر یەکەمان لە پێکە و مەکانی خۆمان بتوانین دەوری خۆمان ببینین پێم وایە ئەتوانین شتێکی زۆر جوان دروستکەین لەم کوردستانە بەڕێزان من بە حکمیەوەی کە ساڵێک و نیو زۆر سەردانی بەغام کردووە مەجالێکم هەبووە زۆر لەگەڵ خوشک و بران عێراقیەکانە قسە بکەین خەڵکی بەسرە خەڵکی ناسڕیە خەڵکی مارە خەڵکی مووسڵ خەڵکی ئەمبار ئێوە خراپیتان نەبینیوە تا ئەو شوێنانە نەبینن ینی کە باسیەکەن کە باسی یەکێک لەو خاڵانەی کە باسییانە کرد کە جۆرێک لە ڕقێک هەبوو بەرامبەر بە هەرێمی کوردستان کە جۆرێک لە حەسادەتێک هەبوو بەرامبەر بە هەرێمی کوردستان یانوت هەر بە سەراحەت یامەوت ئێوە نابینن کوردستانتان کردووە بە دووبەی و وڵاتەکەی ئێمە و کاولە ئەمیش بڵێن زەحمە نەبینایەن بۆ میلەتەکەی خۆمان وەرنە سەر تەلەڤیزیۆن لە زەرەندە لەم کەناڵانە ئەم قسەیە بکەن زەحمە نەبێ چونکە نەبوونی خزمەتگوزاری لە جنوبە قەدرێکی زۆر کراوە لەو بەشانەی تری عێراق ئێمە نەمان کردووە
ئێمە ئیتیهامەکراین کە ئێمە بەشێک بووینە لەو غەدرە. بەڵام دیسانەوە ناڵێم هەموو شتێک لێرە جوانە و هیچ مشکلە نییە. مشکلەمان زۆرە، کەم و کورتیشمان زۆرە لە خزمەتگوزاری و لە پێداویستی سەرەتایەکانی ژیان. لە پشدەر مشکلی ئاو هەیە هێشتا لەم سەردەمە ساڵی 2021 مشکلی ئاومان هەیە لە کوردستان. ساڵێک باران نەبارێ وەکو ئەم ساڵە، تووشی وشک ساڵی ئەبین، تووشی کێشەی گەورە ئەبین، بێ چارەسەر بکەین. بەڵام کەی بیت بە چاوێکی حەقیقیەوە کوردستان بەراورد بکەی بە ناوچەکە، بۆ دەرەکەوێت کە ئەو وێرانەیە نییە کە وەسفەکرێ، ئەو کاولە نییە کە باس ئەکرێ. شتێکە گەشەی کردووە، ڕەنگ بێ وەستا بێت، ڕەنگ بێ گەشەکردنەکەی خاو بوو بێتەوە، ڕەنگ بێ دەیان سەدان کەم و کورتی هەبێ. بەڵام شتێکە کە هێشتا لای من ئەمەلێکی هێشتووەتەوە، شوێنێکە کە ینی هیوایەک ماوەتەوە کە بتوانین ئەو کوردستانێک کە هەمانە ببێ بە کوردستانێک کە خۆشمان بوێ، کە خزمەتی بکەین، کە خزمەتمان بکە، کە بتوانێت گەشە بکە. اینجا من ئەم ئەمەلە لە ئێوەیە ئەبینم، ئەم ئەمەلە لە گەنجەکەی ئەم وڵاتی خۆمان ئەبینم، ئەم ئەمەلە بە خۆڕاگری تێکۆشەرەکانی ئەم وڵاتەی خۆمان ئەبینم. و دیسانەوە من سوپاسانەکەم، زانم ڕەنگ بێ زۆر مەوزوعی تر هەبێ کە حەز بکەن باسی بکەن، یان حەز بکەن ڕای خۆتان بگەێنن، یان ڕخنەی خۆتان بگەین، یان پرسیاری خۆتان بگەێنن. من لێرە لە خزمەتانم. دیسانەوە سپاسی کارگەی ڕۆیاڵەکەم بۆ ئەم پێشوازیە و سپاسی ئەم برا بەڕێزانەمەکەم بۆ کار و چالاکی ڕۆژانەیان، و سپاسی خوشک و برا عەزیزەکان مەکەم کە لێرە بەشدارن لەم دانیشتنە و حەزەکەم دەرگای گفتوگۆ بکەینەوە کێ ئەوێ قسە بکە و پرسیار بکە دەست بەرز کاتەوە و مابزام مایکمان هەیە کە پێشکەشتانی ئەەکەین. من پەری دەرچووی بەشی ڕاگەیان و زانکۆی ڕاگەیان و پەیوەندی گشتەکانی زانکۆی سلێمانی، سەرۆکی ڕێکخراوی پەری بۆ گەشەپێدانی کاری مرۆیی. ئەمانەوێ وەکو ڕێکخراوەکانیش بەڕاستی کا قوبات چاود لەسەر ڕێکخراوەکان بێ، تەنسیقی زیاترتان هەبێ لەگەڵ ڕێکخراوەکانە. ئێمە وەکو ڕێکخراوەکان ئەتوانین هەلێکی کاری باش بکەین ئەگەر جەنابتان پشتیوان و هاوکارمان بن. وەکو ئەم مامۆستا بەڕێزەش ئاماژەی پێەیە، ئێمە پرۆژەمان زۆرە، پێویستمان بەوەی پشتیوانیمان بکرێ، هاوکاریمان بکرێ بۆ ئەوەی بتوانین زیاتر هەلی کار بڕەخسێنین. یەکێک لە ئامانجی ڕێکخراوەکەمان بۆ نمونە ئێمە ڕەخساندنی هەلی کارە. لە ماوەی ڕابردووشە لەگەڵ دەیان کۆمپانیا ئێمە پەیوەندیمان هەبووە، دەیان گەنج لە کچان و لە کوڕان خستومانەتە سەرکار. ئەگەر ئەمە پشتیوانی هەبێ و ئێوە بتوانن هاوکاری ڕێکخراوەکان نەک بەتەنها ئێمە بە ئەم ڕێکخراوەکان بکەن، ئێمە ئەتوانین زیاتر بکەین، زیاتر هەلی کار بڕەخسێنین. سوپاس دووبارە بۆ جەنابێت بۆ ئەم دەرفەتە. سەبارەت بە گەشەپێدانی ژنان لە هەموو بوارەکانە، نەک هەر لە مەجالی سیاسیە، حەقیقەتێکێ تاڵە و پێم ناخۆشە، چکەن لەگەڵ باوەڕی منان نییە. بەس ئێمە لە وڵاتێکی زۆر پیا و سالاریا ئەژین. پیا و سالاری زاڵە لە سیاست، لە ناو حکوومەت، لە ناو بازاڕی کار، لە ناو وەبەرهێنەران، لە ناو کارگەکان، لە هەموو مەجالێکی ژیانە پیا و سالاری هەیە. کە ئەمە من بەختم هەبووە لە ماڵێکا پەروەردەکراوم کە پڕ بووە لە ژنی بەقووەت، لە نەنە گەورەمەوە بیگرا بووە، نەنکەم بۆ دایکم، بۆ پورەکانم. ئەمانە هەریەکە بۆ خۆی کەسایەتێکی خۆی بووە لە ناو ماڵەکەی خۆیان و بۆ یەک لەحزە هیچ کامیان قبوڵیان نەکردووە، پیا و سالاریان قبول نەکردووە. بۆیە من ڕەنگ بێ لە پەروەردەیەکا بووم کە بەو شێوەیەش دنیام بینیوە، یەکسانیم بینیوە لە ماڵەکەی خۆما. بۆیە خۆم هەوڵێم هەر بە هەمان فەرهەنگ کار بکەم و بژیم. بەڵام هەموو کەسێک وا نەبووە و پیا و سالاری لە کوردستانە هەیە. بەڵام کە هەیە نەیعنی تەواوی ترە بێت تەسلیمی ئەو ئیرادەیە بین و تەقەبولی بکەین و بڵێنی تر لەبەرەوەی کە ئەوە باوە، ئەمە باوێکی کۆمەڵایەتی ئەبێ هەر بەو شێوەیە بژین. نەخێر، من خۆم بینیومە وازەحیشە، علمیش پێیوتوین، توێژینەوەکانیش پێیوتوین، و هەموو راپۆرتەکانی ڕێکخراوە جیهانیەکان پێمانەڵێ ئەو وڵاتەی کە بەشداریەکی سەحی
و عادل و بەرچاوی ژنان و کچان هەیە لەناو کۆمەڵگا ئەو وڵاتانن کە پێشکەوتون، ئەو وڵاتانن کە ئابووریان باشە، ئەو وڵاتان کە خزمەتگوزاریان باشە، ئەو وڵاتن کە لە ڕووی نەفسیەوە وڵاتی پێشکەوتون، ئەو وڵاتانەی کە ژنان و کچان وەکو هاوڵاتی دەرەجە 2-3 حسابەکرێن، ئەم وڵاتانە وڵاتانی دواکەوتون، وڵاتانن کە حکومڕانیان باش نییە، وڵاتانن کە ئابووریان باش نییە، وڵاتانن کە ڕێژەی خۆشگوزەرانی لەناو میلەتەکەیانە زۆر دواکەوتووە. بۆیە ڕوولەیەوە کە ژنەکان لێرە زیاترن، ئێمەی سمێڵ بابەڕ و ڕیشن و تووکەن ئەبێ بزانین کە هەر بە ئەم ئیش و بەڕێوەبردن و دەوڵەتداری و سیاست و بازار و ئەمە هەر بە پیاو ناکرێ، پیاو تێکیەدا تێکمان داوە. بۆیە بینیومە ئەو شوێنانەی کە ڕێژەی ژنی لێ زیاترە پێش سەرکەوتوترن، کاراترن، بەرهەمی باشتریان هەیە. بۆیە لە بازاری ئەمڕۆ مەجالێکی زیاتر هەیە. ئێستا ئەچین بەرەو سەردەمی تەکنۆلۆژیا، دەیەها کۆمپانیای تەکنۆلۆژیا دروست بۆ لەم کوردستانە کە هیچ فەرق نییە تەکنۆلۆژیا لە بینی کوڕ و کچ، تۆ نییە باسیەوە ناکەی تۆ ئەبێ شتێکی زۆر گەورە هەڵگریەکێک ئەبێ زۆر بەقوت بێ. ئێستش زۆر بڕۆ نادیەکان، نادی وەرزشەکانی کوردستان ببینە، کچان و ژنانە بینی کە لە پیاوەکانیش بەقوترن. بۆیە ئەمڕۆ لە سەردەمی تەکنۆلۆژیا مەجالێکی یەکسانیەکی زۆر زیاتر هەیە. بۆیە ئەبینیت بەشێکی زۆری ئەو کۆمپانیایی کە دامەزراون لە 2 ساڵ و نیوی ڕابردوو هەم خاوەنەکانیان ژنان بوونە، هەم ڕێژێکی زۆری کارمەندەکانیشان ژن بوونە. بۆیە من پێم وایە ئایندەی کوردستان گەشە بێ ئەگەر ڕێژەیەکی بەرچاوتر لە ئەمڕۆی ژنان و کچان بەشدار بن لە هەموو بەشەکانە. سیاست ڕاستە، ئێستا هەموو حیزبەکان مەسلەی کۆتایان هەیە، پەرلەمانی کوردستانە بە یەک لە سەرسەی پەرلەمەنتاران ژنان بن، بەس کافی نییە. من خۆم یەکێک لەو کەسانم کە پێم وایە بۆ ئەم قۆناغە پێویستمان بە کۆتایە تاکو عەدەدەکان هاوسەنگی تیابێ. بەس منەوێت لە وڵاتێک ئابژیم کە ژنێک بتوانێت بە قووەتی خۆی، بتوانای خۆی، بە کەفاەتی خۆی ببێ بە پەرلەمەنتارێک، نەک بە لەژێر چەتری کۆتایەک، کە پێم وایە توانای ئەومان هەیە و ژنەکانیشمان لە کوردستان توانایەکی یەکجار زۆریان هەیە و سەلماندویانە لە سەردەمی شاخ سەلماندیان، لە کاتی پێشمەرگایەتی سەلماندیان و لە سەردەمی کاریش سەلماندویانە و ئەشی سەلمێنن. بەڵام ئەم شۆڕشە ڕێکخراوی ژنان ئەتوانن دەوری باش ببینن لەمە، بەس ئەم شۆڕشە چۆن هەموو شتێ بە پیاو ناکرێ، ئەم شۆڕشەش تەنها بە ژنان ناکرێ، پێویستیان ژن و پیاو بپێکەوە ئەبێ باوەڕیان بەمە هەبێ. کە ئێستا بەرەو قۆناغی دنیای تەکنۆلۆژیا و ئەلکترۆنیە ڕۆین، پێم وایە دەرفەتێکی زۆر زیاتر ڕەخساوە بۆ ئەوەی ژنان بەشدار بن لە بازار، ژنان بەشدار بن لە ئابووری وڵات. و خۆشحاڵم کە ئێستا ئەبینم کۆمپانیا هەن خاوەنەکانیان ژنن، کۆمپانیا هەن کە هەموو کرێکارەکانیان کارمەندەکانیان ژنن، کۆمپانیا هەن ڕێکخراو هەن کە زۆرینەی کارمەندەکانیان بە سەرۆک و ئەندامەکانیانەوە ژنن، کە ئەمە بێ ئیسپاتی کا بۆ سمێڵ بابڕەکان کە ژن ئەتوان باشتر لە پیاویش ئیشی خۆیان بکەن. سپاس بۆ پرسیارەکانت. فەرموو. تو باش، من نام ئەسرین جەمالە، پارێزەرم، چالاکوانی مافی مرۆڤم، فۆکل پۆینتی جەمعی ئەمەلی عێراقیم لێرە لەگەڵ فرۆنتلاین دیفنەرز بە بەردەوامی راپۆرتمان هەیە بۆ قۆنسڵی وتحادی ئەوروپی و ڕێکخراوی ئینتەرناشنەڵەکە. بەڕاستی هزار ئالیاتی تر هەیە بۆ سەلام تا جوڵانەوەی هێز. بەڕاستی دڵڕاوکێک لە ماڵەکانی ئێمە هەمووی دروست بووەتەوە. ئەزانم ململانەکە زۆر گەورەیە، بەڕاستی جێگیری حکوومەتی تۆ لە من زیاتر زانی چه ئالیاتێک هەیە ئەتوانی بەکاری بهێنی بووی کە سەلام بەرقەرار بێ. بەڕاستی من وەکو چالاکوانێکەمە لە تۆ داواکەمەوە کە بەڕاستی ئەم بەکارهێنانەی هێز
چ بۆ کارمەندەکان چ بۆ خەڵک دراوەکەی دروست کردوتەوە بەش بە حاڵی خۆم من ئایلەم ناوێرە شەوان بۆ خۆشیش بڕاتە لە باخ بمێنێتەوە لە ترسی ئەوەی کە نەوەک شتێک ببێت. سپاس بۆ پەرۆشیت و بۆ خەمخۆریت. هێز بۆ پاراستنە، هێز بۆ پاراستنی وڵاتە، هێز بۆ جێبەجێکردنی چارە هێز بۆ بەرگریکردنە لە وڵات. و ئەم هێزانە بوونە کە لە ڕۆژی تنگانەیە فریای کوردستان کەوتون. ئەم هێزانن کە سبەینە ئەگەر لە کوردستان مقەومێ هەر ئەوانە بن کە ئەبن بە بڕپڕی پشتی ئەم کوردستانە و فریای کوردستانەکەون. بەڵام ئەم هێزانە بە هیچ شێوەیەک نەبوونە نە ئەبێ ببن بە بەشێک لە سیراعی سیاسی وڵاتەکەی خۆمان بە هیچ شێوەیەک نابن. و ئەو ڕۆژەی کە ینی ئەگەر من ڕۆژێ بگەمە قەناعاتێک کە دەسەڵاتێکم نییە ڕێگری لەوە بکەم من واز لە ئیشەکەم هێنم. قانون هەیە، دادگا هەیە، دادوەری بەڕێزمان هەیە، پارێزەری بەڕێزی وەکو جنابەتمان هەیە، قانونمان هەیە، ڕێنماییمان هەیە، قەرارمان هەیە. ئەمانن ئێمە هەمومان لەژێر ئەو چەترەیە ئەژین. پێم وایە هیچ کەس پێویست ناکە دڵڕاوکەی هەبێ ئەمڕۆ، هیچ خەتەرێک نییە لەسەر بێجگەر لە خەتەرە عامە نێو دەوڵەتیەکان کە هەن، هیچ خەتەرێکی ئانی نییە لەسەر هیچ کەسێک، لەسەر هیچ ماڵێک، لەسەر هیچ شارێک. خەتەرەکانی کە هەن لەسەر هەرێمی کوردستان خەتەری سیاسین. خەتەرەکانی کە هەن لەسەر کوردستان پەیوەندیان بە حەق و دەسەڵاتەکانی هەرێمی کوردستانەوە هەیە. خەتەرەکانی کە هەن لەسەر کوردستان ئەو خەتەرەیە کە ئەمڕۆ باس لەوە ئەکرێت کە هێز و لایەن هەن لە عێراق کە یانەوێت دەستوری عێراق تعدیل بکەن، کە یانەوێت دەسەڵاتێکیانی هەرێمی کوردستان کەم بکەنەوە، بیانەوێ کورد و کوردستانیەکان لە ناوچەکانی 140 و کەرکووک و خانەقین و شنگال و دەشتی نینەوە دەربکەن. ئەمە خەتەرە، ئەمە خەتەرە لەسەر هەرێمی کوردستان. ئەمڕۆ هیچ خەتەرێکی تر نییە کە شایانی ئەوە بێ دڵڕاوکێ بۆ جەنابەت دروستکە دڵنیاتەکەمەوە لەوە. ئێوارەتان باش، ئێوارە باشتر. سپاس بۆ میدارە کاکوڵات. من هێمن غازیم، سەرۆشی ڕێکخراوی لاوانی سۆشیال دیموکراتی کورد، سکرتێری یەکێتی کیکبۆکسێنی سلێمانی و لە هەمان کاتیشا خوێندکاری ماستەرم لە ئیداری استراتیژی لە شاری تاران. بە بڕوای من پێم وایە کە ئەکرێت ئەوەی کە گرنگە کاری لەسەرکەن مەسەلەی پەروەردە و سێکتەری پەروەردە و ڕاگەیاندنە. لەبەرەوە داواکارم کە ئیش لەسەر میدیا بکەن ڕاگەیاندن و هەروەها پەروەردە. سپاستانەکەم. زۆر سپاس. کەسێکی زۆر عەزیز هەیە وەختی خۆی پێیوتم هەر وڵاتێک سێ ستوونی سەرەکی پێویستە بۆ ئەوەی زۆر گەشە بکە. ستوونێکی سەروەری یاسایە، ستوونێکی قووەتی موئەسەساتە، و ستوونێکی تریش ئازادیە. بەڵام ئەگەر ناهاوسەنگی هەبێ لەم سێ ستوونە شیرازەی وڵات تێکەچێ. هەندێک وڵات هەیە کە بڵین سەروەری یاسایان زۆر تۆکمە نییە و ئازادیشیان نییە، بەڵام لەبەرەوەی کە موئەساساتەکانیان بەقووەتە وڵات ئەڕوا بەڕێوە. هەندێک وڵاتیش هەیە کە ڕنگ بێ ئازادیەکەی لاواز بێ و موئەساساتەکانیشان زۆر بەقووەت نەبێت، بەس لەبەرەوەی سەروەری یاسا هەیە تێک ناچێ وڵاتەکە. ئەگەر لای ئێمە سیر بکەی سەروەری یاسا موئەسەسات ینی ئازادی ناهاوسەنگیەک هەیە لەمە. من لەگەڵ کەمکردنەوەی ئازادی نیم، من لەگەڵ زیادکردنی ئازادیم، بەڵام لە هەمان کاتە دامەزراوەکانمان بەهێزتر بکەین و سەروەری یاسا هەبێ لە وڵاتە. ئەو کاتە ئەو ئازادیە لە چوارچێوەی سەروەری یاسایە ئەمێنێتەوە، کە حتا لە ئەمریکا کە ئەتوان بڵێن یەکێک لە وڵاتە هەرە پێشکەوتووەکانن لە مەجالی دیموکراسیەت و ئازادی ڕادەڕڕین حەد هەیە لەوەی کە بتوانی بیکەی.
ناتوانی بچی بۆ کۆشکی سپی خانووەکەی سەرۆکی ئەمریکا و باز بی بەسەر دیوارەکەی و بەردە بگریتە پەنجەرەی کۆشکی سپی. ئەمە ینی هەموو وڵاتێک ئەم سێ ستونەی پێویستە. ئێمە ئەتوانم بڵێم ئازادیەکەی کە هەیە لە کوردستان بە تایبەت بە گەشەکردنی سۆشال میدیا، ئازادیەکە کە ڕۆژ لە دوای ڕۆژ گەشە ئەکات. ڕاستە خڕوقات هەیە، ڕاستە زۆر بەداخەوە لەبەر تەناقوزاتی هەندێک لە قانونەکان ڕاگەیانکار ئەگیرێت کە هەرچەندە قانونێکمان هەیە کە ڕێگری ئەکا لەوەی کە ڕۆژنامە نووسێکیان ڕاگەیانکارێک بگیرێ، بەڵام قانونێکی تریشمان هەیە کە قانونی خراپ بەکارهێنانی ئامێری ئلکترۆنی تەلەفۆن و شتیوە. بعض جارەوەی کە سوحفیەکە ناگرن بە قانونی ڕاگەیاندن چکە ناتوانن بیگرن، بەس بە خراپ بەکارهێنانی ئامێری ئلکترۆنی ئەیگرن. ئەمە هەندێک خەلەلمان هەیە لەم هەمووی سویسرانین لە ڕووی ئازادیەوە. بەڵام جۆرێک لە ئازادیەک هەیە، بەڵام لاوازیەکانمان لە ستونەکانی ترە کە ئەگەر ئەمە بتوانین هاوسەنگیەکە بێ بێگومان وڵاتەکەمان پێشکات. ڕاگەیانکار و کەناڵ ڕاگەیانەکان و بەرپرسەکانی ئیعلاممان یان کەسایەتیەکان کە دیارن لە ئیعلام ئەتوانن دەوری خۆیان ببینن. ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئایا چ جۆرە وڵاتێکیانەوێت. هەندێک کەس هەیە وڵات ئەشێوێنێت ڕێگای ئیعلامەوە لەبەرەوەی کە خۆی لە دەسەڵاتان نییە. مادەم خۆی لە دەسەڵاتان نییە با کەس لە دەسەڵاتان نەبێ، باشترە تێک بچێ لەوەی کە جەنابەت بیت. هەیە پێویست ناکە ناویش بێنم، بەس هەیە ئێوێ هەر هەمووی سفرکە. ئەگەر سفری کرد نازانم پێی بینا ئەکرێتەوە لە سفرەوە، نازانم، بەس هەیە و هەیە ئیعلام بەکارەهێنێ لە پێناویەوە. لەم سەردەمەش زۆر بە ئاسانی هێزی زۆر گەورەتر لە ئێمە ئەتوانن ئیعلام ئاراستە بکەن لە پێناوی بەرژەوەندیەک. ئاسانە. ئەگەر رووسیا بتوانێ لە رووسیاوە تەسیری هەبێ لەسەر دەرەنجامی ئینتیخاباتی ئەمریکا کە هەموو گومان و بڵین بەڵگەکان و ئیتیهامەکان بەرەو ئەو ئاراستە ئەڕۆن، بۆ وڵاتێکی تۆزێ بەهێزتر لە عێراق و لە هەرێمی کوردستان نەتوانێت تەدەخولێ بکات لە ناو کۆمەڵگای ئێمە. پێم وایە ئەتوانن و مبالغە نابێ ئەگەر بڵێم کردوشیانە. ئێستا خۆ من زۆر ئەتوانم زۆر بە ئاسانی خۆم خۆشەویست کەم دووسێ قسەی بریقەیار بگەم، بێم سەر تەلەڤیزیۆن زەمی دووسێ کەس کەم دووسێ وتاری زۆر تووڕە و ئاگرین بدەم، قسە بە دایک و باوکی ئەم و ئەو بڵێم و خۆم خۆشەویست کەم لە ناو بەشێک لە ناو کۆمەڵگایە. بەس چیم کرد بەچی؟ چی ئەکەم بەچی ئەگەر ئەوە بکەم؟ ئەگەر هەر سواری مەوجێکی پۆپیلیستی بم، هەر لەبەر لە پێناوی زیادکردنی لایکی فەیسبوک و زیادکردنی نازام چی لە تیکتۆک نازام چی تایە، بەس ئەڵێم ئێستا ویستومەکە تیکتۆک باوە، هەر لە پێناوی خۆشەویستکردن بۆ ئەوەی خۆم ئیبراز کەم. خۆمم ئیبراز کردووە، بەس وڵاتێکی خۆمم وێران کردووە و ئەوەشمان بینیوە، ئەو ستای لە سیاسەتشمان بینیوە. بەس ئەوەی من هەستی پێەکەم، ئەوە ڕۆی ئەو جۆرە ئیشکردنە ڕۆی ئەو جۆرە بیرکردنەوە تاوە بوو. خەڵک بێزار بوو لەمە، خەڵک تێگەیشت تۆ ناتوانی بە فەیسبوک وڵاتێک بنیاد بنەی، ناتوانی بە تیکتۆک وڵاتێک بخەڵەتێنی، میلەتێک بخەڵەتێنی، ناتوانی. بۆیە پێم وایە کە هەمووی تاقی کراوەتەوە. پێم وایە ئێستا ئێمە لەو قۆناغین کە خەریکە جەوەکە دائەمرکێتەوە. خۆشبەختانە ئێوە ئینتیخاباتی پێشووترتان لەبیرە لەم سلەیمانیە یەک شەڕە پەڕۆ بوو لە بینی پەڕۆی سەوز و پەڕۆی شین، شارمان تێکدا، میزاجی خەڵکمان تێکدا، میزاجی خۆشمان تێکدا. ئێستا ئەم جارە هەستەکەی ئارامترە، خوتبەکان ئارامترن، ڕکلامەکان ئارامترن، شەڕەپەڕۆ نەماوە. ڕاستە دوو هێز کە پێشتر ڕکابەرێکی زۆری یەکتریان کردووە کە گۆڕان و یەکێتین، ئەم جارە یەکیان گرتووەتەوە لەژێر چەتری هاوپەیمانی کوردستان. ئەمە دەورێکی گرنگی بینیوە لە ئارامکردنەوەی ئەم دۆخەیە.
بەڵام خەڵکیش بێزار بووە لەو ستایلی سیاسەتکردنێکی پۆپیولیستی کە بەرهەمی نییە، کە تەنها وێرانی بەدواوە دێت، کە تەنها وێرانی بەدواوە هات، کە تەنها وڵات دوورە هاتەوە لە ئامانج. تووڕەکردنی خەڵک زۆر زۆر ئاسانە، ڕوخانی بینایەک زۆر ئاسانە. ئێستا من ئەتوانم ئێستا هەر ئێمە ئەتوانین ئەم کارگەیە بڕوخێنین تێکی بدەین. بۆ ئەگەر کەم و کورتیەکی هەیە بەرەم با چاکیکەین، ئاسانترە شتێک بڕوخێنی لەوەی کە بنیادی بکەیت. بۆیە ئێمە ئەبێ بەرەو هەمومان دەوری خۆمانە بێ ببینین. من وەکو کەسێکی سیاسی، چەنابەت وەکو مامۆستایەک، چەنابەت وەکو پارێزەرێک، بەڕێستان وەکو هێزی کاری ئەم میلەتە، هەر یەکەمان دەوری خۆمان ببینین چاکی بکەین تۆزێک. ئایا کارمەندێک کە چەندین ساڵ لەو کارگای ئیش دەکات تووشی ڕووداوێکە بێ تووشی شتێکە بێ، بیمەی چییە بۆ ئەم کارمەندە؟ ئایا یارمەتی بەڕێستان چییە بێ بۆ ئەو کارمەندە؟ و هەروەها ئەو بەڕێزانی تر کە لە ماڵەوە دانیشتون ئێستا بۆ نمونە دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن، ئایا هەلی کار بۆ ئەوان چییە بۆ داهات؟ ئەوەی کە ئێستا ئیشی لەسەراکەین لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی، ڕەشنووسێکمان ئامادە کردووە هی قانونێکی کار کە بتوانێ زەمانێک هەبێ بۆ ئەو کارمەندانەی کە لە کەرتی تایبەت ئیشەکەن. زەمان مەبەستم هەر ئەوە نییە وەکو ئیمتیازێکی تەقاعودی هەبێ بۆیان، نەخێر، مەبەستم ئیشەکەیان یعنی پارێزراو بێ، بە میزاجی بەڕێوەبەرەکە نەبێ، بەڕێوەبەرەکە کەیفی بەڕیشەکەت نەبێ بڵێ تەواو سبەینە تۆ دەرکراوی. بۆ ئێمە لەگەڵ چەند پسپۆڕی چەند وڵاتێکی بیانی ڕەشنووسێکمان ئامادە کردووە کە هیوادارین لە ماوەیەکی زۆر زۆر نزیکدا بینێرین بۆ پەرلەمان تاکو بخوێنرێتەوە و دەنگی لەسەر بدرێ. پێم وایە هاوسەنگیەکی زۆر باشە گەڕێنێتەوە بۆ ماف و ئیمتیازەکانی کەسەکانی کە لە کەرتی تایبەت ئیشەکەن. ئەو کاتە ڕەنگ بێ خەڵک تمۆحی ئەوەی نەبێ زۆر کەمتر بێ بێن بۆ ناو حکوومەت ئیشکەن. ڕەنگ بێ ئەو کاتە ئەو دڵڕاوکەی کە ڕۆژار مانگانە مۆزەفێنی حکوومەت هەیەە ئایا موچەکە ئەدرێ نادرێ، موچە دێ نادێ، بەغا 200 ملیارەکە ئەنێرێ ناینێرێ لە ناو کەرتی تایبەتە. ئەگەر تۆ بتوانی مافی خۆت پارێزراو بێ، وەکو زۆر وڵاتانی تر گەنجەکانی خۆمان دەرچووەکانی خۆمان ڕوو لە حکوومەت ناکەن بۆ ئەوەی تاعینیانکەن، ئەچن لە بازاری کارە تاعینەکرێن، بازارەکەش منافسەیەکی تیا ئەکەوێ کە دەرفەتێکی زۆر ئەدرێ بە بەڕێزی وەکو جەنابەت لە مەجالەکەی خۆتە کە خوێندبێتت بتانی ئیشی خۆت بۆ خۆت دەستکەوێت. بۆیە من گەشببینم لەوەی کە وەکو حکوومەتێک دیسانەوە بیرکردنەوەی ئێمە گۆڕاوە. ئێمە باوەڕمان بۆیە هاوسەنگی هەبێ، ئەوە ناڵین ئەبێ ئیتر حکوومەت هیچ شتێک نەکاوە هەمووی بدرێ بە کارتی تایبەت، نەخێت، مەبەستمانەوە نییە، مەبەستمان هاوسەنگیەک هەیە. ئەو هاوسەنگیە چۆن دروستە بێ؟ بەوە دروستە بێت کە کارمەندێک لە کەرتی تایبەت مافی پارێزراو بێ، حەقی تەقاعودی هەبێ، حەقی بیمەی هەبێ ئەگەر دوور با شتێکی لێبێت لە کاتی کارکردنی خۆی، و ئەو کاتە تەوازونێکە بێت لە بینی ئیمتیازەکانی کە هەیە لە حکوومەت و ئەو ئیمتیازانەی کە هەن لە کەرتی تایبەت. لە سەرەتای قسەکان تا باسی هەلی کارێک کرد. ڕاستە من لەگەڵ تام ینی ناکرێ حکوومەت هەر دەرچوێک دابمەزرێنێ، بەڵام حکوومەت ینی بە پێویست هاوکاری ئەوەشی نەبووە خەریجێک بۆ هەلی کاری تایبەت بۆ دەستی بگرێت. بۆ نمونە من ئێستا پێ چەڵەم نمونە کۆمپانیاکەی خۆمان جبزی پەتاتە بەرهەمێنێت، پەتاتە بەشێکی لە دەرەوەی وڵات دێت. ئەگەر حکوومەت دەسی دەرچوانی کشت و کاڵ بگرێت، دەشتی شارە زور و هەولێرمان هەیە، ئەوان لەوێ پەتاتە بچێنن و بیفرۆشنەوە بەم شەریکێ، هەم قازانج بۆ شەریکێ هەم بۆ گەنجانە. ئێستا بڕەنگە پرسیار بێ، بەڵام بۆ گەنجانە خۆیان دەستیان پێ نەکردووە، بەڵام ڕەنگە ئیمکانی ئەوەشیان نەبێت. و لە ڕوێکی تریشەوە هاوڕێم باسی ئەوانەی کە لە ماڵەوە نودانم، یعنی ئینسان ناکرێت ئێستا خۆمان لەسەر ئیشین بیری برا و کەس و کاری خۆمانمان نەبێت کە بێیشن. یعنی ئەکرێ حکوومەت لەو باج و زەریبانی کە لە کارگەکانی وەرەگرێ خۆش ببێ
و ئێمەش وەکو هێزی کارمەند لەبەرەوەی سبەی ڕۆژێکە کارمەندێکی تر بێتە ئەم شەریکی و برا و ئامۆزا و کەس و کاری ئێمەش دەتوانین لە بەشێک لە موچەکەمان خۆش بین ئەو کات بکرێ بە 4 شەفت ئەوانەی کە 3 شەفتن و ئەوانەی دوون بکرێن بە 3 ئەمە تەسەورەکەم سەیە 25 بۆشاییەکان پڕ بکات بەرەو ئەوە ئەڕۆین کە دیسانەوە بازاری خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو بەرهەمە خۆماڵیە خوا عەرزێکی زۆر بە پیت و جوانی داوینەتێ کە ئەگەر ئێمە بتوانین ڕوو لە کشت و کاڵ بکەین زۆر بەباشی ئەتوانین دەرچوەکانی بەشی کشت و کاڵی زانکۆکانمان بخەینە کار دەوریان هەبێ کە ئەو بازنەی کە هەیە لە چاندن تا فرۆشتن بازنەیەکی تەواو بێ کە خۆماڵی بێ. بەڵام من خۆشحاڵم لەوەی کە بەرهەمی خۆماڵی ساڵ لە دوای ساڵ زیادی کردووە لە هەموو بڵین مەجالەکانە و وەزارەتی زراعەمان زۆر بە جددی ئیشی لەسەر ئەمە کردووە لە ماوەیەکی نزیکە لەسەر بە بازارکردنی گەنمی خۆماڵی کارگەیەک ئیفتتاحەکەین هەر لەم نزیکانە لە پیرەمەگرون کە ئەمە دیسانەوە ئاردی خۆماڵیمانە بێ لە ئێستا کە خۆتان نازانن لەم زروفەی کە بازار چۆنە و سعری نان زیادی کردووە داغڵکردنی ئاردی خۆماڵی بۆ ناو بازاری خۆماڵی یارمەتی ئەو سعرە ئەدا بۆیە بەرەبەرە هەستەکەم کە شەقەزلەی دابەزینی سعری نەوت کە لێمانیدا لە ساڵی 2015 ئەوە زەنگێک بوو بۆ ئێمە زەنگێک بوو کە وای لێ کردی نەبێ دوورکەوینەوە لە نەوت ئێمە ئەنواعی سەرچاوی ترمان هەیە کە ئەتوانن ببن بە بڕبڕی پشتی اقتصادەکەی ئێمە کشت و کاڵ یەکێکە لەو بڵین سەرچاوانە سەبارەت بە ئەو کەسانەی کە لە ماڵەوەن کە بێکارن ئەوەی کە ئەتوانێ دیسان هاوتا لەگەڵ هاوتەریب لەگەڵ یاسای کار مۆزوعی دەستەبەری کۆمەڵایەتیە بەگشتی ئەگەر ئێمە ئێستا بە هەمان شێوە چۆن لە ڕێگای یاسای کارەوە هاوسەنگی دروستەکەین لە بینی ئەو کەسێک کە لە کارتی تایبەت ئیشەکە و لە کارتی حکومی ئیشەکە بە هەمان شێوە ڕێخستنەوەی بڵین دەستەبەری کۆمەڵایەتی بەگشتی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی بەگشتی هەندێک خەڵکەیە لەبەر هەر هۆکارێک بێڕنگ بە ئیشان دەست نەکەوێ نابێ بێ هاوکاری بن ئەبێ جۆرێک لە تۆڕێک هەبێ کە ئەمانە بپارێزێ لەو وەزعی کەتیایەن ئەمڕۆ کە سەیری ڕێژەکانەکەی کە هەن ئەو کەسانەی کە دەستەبەری کۆمەڵایەتی وەرەگرن کە هاوکاری لە وەزارەتەوە وەرەگرن ڕنگ بێ بەشێکی زۆریان شایستە نەبن لەبەرەوەی کە تەقیمێک نەکراوە کێ بە فەعلی فەقیرە و شایستە و پێویستی پێێتی یان کێ 10 ساڵ لەمە و پێش تۆمارێکی بۆ کراوە و تەقیم نەکراوەتەوە بۆیە ئەمە یەکێک لەو چاکسازیانەیە کە دیسان لەگەڵ وەزارەتی کارە زۆر لە سەرخەتین لە دیسان بە هاوکاری بانکی نێودەوڵەتی کە بە ڕاوێژکارەکانیانەوە یارمەتی ئێمەیان داوە سیاسەتێکی نوێمان هەبێ بۆ مەوزوعی دەستەبەری کۆمەڵایەتی بەداخەوە گەندەڵی هەیە بەداخەوە نەعەدالەتی هەیە بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ خەڵک چاویان هەیە خەڵک ئەبینێت و بە و فراوانبوونی ئەو ئازادیەی کە هەیە لە کوردستان خەڵک ئەزانێ چی هیکەیە خۆت بزانی کام مەشروع هیکەیە و خەڵکیش بە ویژدانە خەڵک ئەزانێ کێ مەشروعی هەیە و کێ نیەتی خەڵک ئەزانێ کێ چۆن ئیشەکە و کێ چۆن ئیش ناکە و پێم وایە ئەگەر حیزبێک گەندەڵێکی هەبێ کە دەسەڵاتی خۆی بەکارهێناوە بۆ عەزیەتدانی خەڵک بۆ خراپەکاری بۆ گەندەڵی پێم وایە جەوەکەی کە هەیە بە تایبەت لە سلەیمانی بێدەنگی نییە خەڵک قسەی خۆیەکە ڕەخنەی خۆیەگرێت ئیعلامێک هەیە کە ئەو کەم و کورتیانە پەنجە ئەخاتە سەر ئەو کەم و کورتیانە وەگە یەکێک توزێ احترامی خۆی بگرێ خۆی ڕێکە خاتەوە و دوورەکەوێتەوە لەو کارانە
لە نەتیجە خۆت و زەمیری خۆتە لە نەتیجە هەموو کەسێک خراپ نییە، هەموو سیاسێک خراپ نییە، هەموو بەرپرسێکی حکومی خراپ نییە، هەموو وەزیرێک خراپ نییە، بەڵام خراپ هەیە و ئەوانەشەن کە هەوڵێن و هەوڵیاندا و بەرداوامە بنێەوە پشگیری ئەو کەسانە بکەن کە باشن، کە ئیشی خراپیان نەکردووە، کە فێڵیان لە خەڵک نەکردووە، کە ڕسکی خەڵکیان نەبڕیوە، کە عەزیەتی کارمەندەکانی خۆیانیان نەداوە، کە غەدریان لە ساحب سەحمەکانی خۆیان نەکردووە. ئەو کاتە پێم وایە کە باش و خراپ لە یەکجا بکرێتەوە کە ئێوە لە نەتیجە ئەو ڕەقیبن، باش و خراپ لە یەکجا بکەنەوە، پێم وایە باشەکان تەشجیعەکرێن، خراپەکانیش ڕسوا ئەکرێن. سلااو، من سروشتم، خوێندکاری زانکۆم. پرسیارەکەی من لەبارەی فلیمسازیەوەیە، چونکە فلیمسازی نەک هەلی کار بۆ گەنج دروستەکە، بەرکو ڕێگایەکیشە بۆ ناساندنی سروشتە جوانەکە و گەشتیاریش ڕاکێشە. بۆیە پرسیارەکەی من ئەوە چیتان کردووە بۆ پیشەسازکردنی فلیمسازی و ناساندنی بەجیهان؟ سپاس. زۆر سپاس سروشت خان. فلیم، هونەر، وەرزش لەم وڵاتەی خۆمان یان هەرێم پێڵین وڵات هەر بۆ خۆشی هیوایەتە ئێستا. ئەوانەی فلیم دروستەکەن، ئەوانەی هونەرمەندن، گۆرانی بێژەکانمان، وەرزشوانەکانمان وەکو هیوایەتێک سەیریەکەن، حەزیان لێتی، حەزێکی خۆیانە، نەبووە بە پیشەیەک بۆیان. من زۆر جارە ئەڵێم ببوورن ئەگەر هەر تیکراریەکەمەوە، بەڵام هەرە بێت تیکراریەکەمەوە، چکەم باوەڕم پێیەتی وڵاتێک کە سیاسیەکەی ئەستێرەیە، وڵاتێکی هێنا نوقسانی هەیە، لە هەموو وڵاتێکی تر گۆرانی بێژ ئەستێرەیە، ئاکتەر و ئاکترس ئەستێرەن، وەرزشوانێک بەتەڵێک کە ئەچێ نوێنەرایەتی وڵاتەکەی خۆیەکە بەشدارە بێ لە بتوڵەیەکی نێودەوڵەتی عالەمی وڵاتەکەی خۆی بەرزەکاتەوە، دوای بە سەربەرزی بە مەدالەیەک بە قووەتێکێتەوە وڵاتەکەی خۆی ئەو ئەستێرەیە. بەس لای ئێمە لە وڵاتەکەی ئێمە سیاسیەکان ئەستێرن، وە غەڵەتە. چۆن ئەتوانین ئەمە عەکسکەینەوە؟ هەبێ ئیمتیاز لای وەرزشوانەکە بێ، نەک سیاسیەکە. من ئەمڕۆ گوێم لە پەیامێک گرت، زۆر بریناری کردم، بەڵام بۆتان باسەکەم. ڕەفیقێکم هەیە 21 ساڵە لە مەجالی ساحە و مەیدان وەرزشەکە و بتوڵە ئەکا و چەندین ساڵ ڕقم یەکی عێراق بووە لە مەجالەکەی خۆیان. نامەوێت مەجالەکەی بڵێم چکەن دوایە ترسم کەشفی بکەم کە کێیە و ئەو حەقی نەیەوە بە من کە معاناتەکەی کە لای من باسی کردووە بە ناوی خۆیەوە بە ئێوەی بڵێم. بەڵام بۆ 7 ساڵ بەتەڵی عێراق بوو، بەشدار بووە لە بتوڵە لە هەموو جیهان. بەڵام لەبەرەوەی کە وەرزش و فیلمسازی و سینەمایی نەبووە بە پیشە، ئەم برادەرم ڕەفیقی منیشە، على ئەساس واستەیەکیشی هەیە، لە واستەیە هیچی نییە لە ژیانیە، معاشێکی هەیە، هیچ تەمینێکی نییە لە ژیانی خۆی، هیچ جۆرە زەمانێک نییە ئەگەر سبەینێ عەزیەتی پێبگا چۆن بتوانێت بەردەوام بێت لە کارەکەی خۆی. وەک پێویستیش لە ناو کۆمەڵگا ڕێزی لێ نەگیراوە، بۆیە چۆن ئەتوانین ئەمە بگۆڕین؟ ئەبێ ببێ بە پیشە، ئەبێ شتێکی تیابێ بۆی، ئەبێ داهاتێکی هەبێ. چۆن ئەتوانێت داهاتێکی هەبێ؟ ئەبێ دوورکەوێتەوە لە حکوومەت. تا حکوومەت بەشی سینەمای هەبێ، بەڕێوەبەرایەتی سینەمای هەبێ، سینەما نابێ بە سینەمایەکی نێودەوڵەتی، چکەن سینەما بە عەقڵی حکوومەت نابێ بە سینەما، وەرزش بە عەقڵی حکوومەت نابێ بە پیشە. ئەبێ حکوومەت، خۆم حکوومەتم، شەڕی حکوومەتێکی خۆمەکەم بکشەینەوە لەم مەجالانە، مەجال بین بەشی فلم هەبێ، خەڵک خۆی تەمویلی فلم کە تاکو فلم کە دروست کرا ببێ بە پیشەسازی فلممان پێویستە. خۆ فلم هەرەوە نییە ئەکتەرێک بێنی و کامەرێک بێنی و ڕسمی بکەی. بۆ
بۆیە بە پیشەسازیکردن فیلم بە حکوومەت ناکرێ بە تەنها پێویستمان بە ئەو کۆمپانیانە هەیە کە ئەمڕۆ ئێستا داهێنەرن لە مەجای فیلم ئەوان بێن داوا لە تەسیرات بکەن لە ئێمە وەکو حکوومەت بتوانین جەوێکیان بۆ بڕەخسێنین بۆ ئەوەی ئەم مەجای فیلم ببێ بە پیشەیەک پێم وایە بەقەدەر ئەم کارگەیە ئینتاجێ بێ وەگە زیاتر بەقەدەر ئەم کارگەیە کارمەندێ بێ و زیاتر بەقەدەر حکوومەتەکەمان نەوەڵا حکوومەتەکەمان کارمەندی زۆرە با مبالغە نەکەم بەقەدەر دەیان کارگە هەلی کار بڕەخسێنێ و بازارێکمان هەبێ پیشەسازیەک هەبێ کە ئینتاجێکی هەبێ کە یارمەتی اقتصادەکەمان بدا ئەمە بۆ وەرزشیش بە هەمان شێوە فەرموو. زۆر سپاس ئەم کاتی تۆ هەموو ئامادەبوانی بەڕێز باش من ژیر محەممەد ئەسعەدم لە ڕێکخراوی پەرەپێدانی بیری نوێ و هەروە خوێندکارم لە بەشی پەیوەندیشتەکان و بازارگەڕی دەمێت دێت بپرسم کەوا حکوومەت بەڵکو هاوپەیمانی کوردستان دەتوانێت چی بکات بۆ ئێمەی گەنج لە بەغداد. زۆر سپاس. سپاس ئەو پرسیارەکەی تۆش وەرەگرم ئێستا و پێکەوە جوابی هەردووکتانە ئێمەوە. تۆش بەس حەزەکەم بوار بم لەبەرەوەی لەوەی من گرنگترە. ئافرین. سڵاو من ناوم دکتۆرە لاڤینە دکتۆری ڤێتەرنەریم و لە پرسراوی ڕێکخراوی پاکەوە بۆ پاراستنی ئاژەڵان. طبعاً بابەتەکە لەوەی جیاواز بێ زۆربەی باسی هەلی کار و یا کۆمەڵێک بابەتی ترەکە بەڵام منمێ لێرەوە ڕابگەێنم کە دۆخی ئاژەڵان و دۆزی ئاژەڵانیش بە هەمان شێوە گرنگە چونکە دۆخی ئەوانیش بەسراوەتەوە بە پاراستنی و دروستی دەرونی مرۆڤەکانمانەوە یعنی ئەمە چەند هەفتەیەکە بە تایبەتی لەبەرەوەی کە ئێمە کەسانی کۆمەلگاکەمان لە دۆخێکی دەرونی ناجێگیران چەنەها جۆر تونند و تیژیە بینین کە بەرامبەر بە ئاژەڵانەکرێ و چەنەها ساڵیشە لە نزیکی 2016ەوە پرۆژە یاسایەک پێشکەش کراوە بە حکوومەت و خراوتە بەردەم پەرلەمان بۆ پاراستنی مافی ئاژەڵان. ئەمە بزانم کە ئایا بۆ پاراستنی مافی ئاژەڵان چیەکرێت؟ زۆر سپاس. ئەمە ئابزانام یەکەم جارە پرسیارێکی ئەو هەم لێ بکرێت زۆر سپاس دەکەم با لەوەوە دەست پێ بکەم دوای ئێمە سەر پرسیارێکی جەنابەت زۆر جوانت باست کرد. ئەمە بەشێکە لە مرۆڤایەتی ئینسانیەت. من بەعزجار ئەبینەم مرۆڤێک عەزیەتی ئاژەڵێکەدا لە پێناوی بۆ ئەوەی ڤیدیۆیەکی هەزەلی بڵاو کاتەوە یان بۆ ئەوەی پۆز لێ بدا بۆ ڕەفیقەکانی یان بۆ ئەوەی نازانم فشە بکەن نازانم لەبەر هەر هۆکارێک بێ لەو عەقڵێتە تێ ناگەم نازانم سەرمە سوڕمێ بەعزەجار. من خۆشحاڵم کە ئەبینم چەندین ڕێکخراوی پاراستنی مافی ئاژەڵ و ڕێکخراو لە پێناوی هوشارکردنەوەی مرۆڤ لەسەر ئاژەڵ و دەوری ئاژەڵ لەناو لە جیهان و لەسەر ئەمە سپاسانەکەم کە هەن سپاسانەکەم کە خەڵک و شارەکەنەوە خەباتێکی سەختان لەبەر دەمە بەڵام خۆشبەختانە بەتەنیانین خەڵکانێک هەن لەناو حکوومەت لەناو شوێنەکانی دەسەڵات کە بیرکردنەوەیان ڕەنگ بە نزیک بێ لە ئێوە. خۆشحاڵم کە خۆم بەیەکی لە دۆستانی ئێوە ئەزانم لە مەجالەیە و ئەزانم یاسایەک ئامادە کراوە بەداخەوە هێشتا خوێندنەوەی بۆ نەکراوە بەڵام یاسایەک ئامادە کراوە لایەن چەند کەسێکی دڵسۆزەوە پێم وایە بە مشارەکردنی کۆمەڵگای مەدەنیەوە بە هاوکاری ڕێکخراوەکانی نێودەوڵەتیشەوە کە بۆ پاراستنی مافی ئاژەڵ و بۆ ئەوەی ئێستێمەوەکو حکوومەتی شۆم بیرکەینەوە ئەچینە زۆر شوێنان سەگی بەڕەڵا ئەبینین حەلی ئەو سەگانەوە نییە بچی پیشەکێکیان پێوە بنێ و بیان کوژی نەخێر حەلی هەیە حەلی علمی هەیە زۆری تێناچێ زۆر وەخت نابە زۆر کولفێکی زۆر نابە حەلیان هەیە کە بتوانن بە شێوازێکی زۆر ئینسانیانە مامەڵیان لەگەڵا بکرێت و هەندێکیان ڕنگ بێ بەخێو بکرێن هەندێکیان ڕنگ بێ بتوانن لە شەڵتەرە بمێننەوە. بۆیە من تەبەنی ئەو پرۆژە یاسایە ئەەکەم کە ڕەشنووسەکەی کە حازر کراوە و دڵنیابن کە چووە ناو نظامی پەرلەمانەوە پشتگیریەکەین و ئیشەکەین بۆ ئەوەی تێپەڕێ. سەبارەت بە پرسیارەکەی برای بەڕێزم لەسەر
هاوپەیمانی کوردستان بەڵێ هاوپەیمانی کوردستان وەکو پێشتر ئاماژەم پێدا هاوپەیمانیەتیەکە کە لە یەکێتی و گۆڕانەوە پێک هاتووە ئەم هاوپەیمانێتیە هیوادارین ببێتە مایی ئارامیەکی سیاسی بۆ سلەیمانی و ئەم دەوروبەرە بەڵام بەڵێنێکیان هەبووە بەڵێنێکیان هەیە کە ئێستا ئەچن بەرەو ئینتیخابات ئەچن بەرەو بەغا کە لەسەر چەند خاڵێکی سەرەکیای ئیش بکەن یەکەم هەر هاوپەیمانێتێکە خۆی پەیامێکە بۆ یەک ڕیزی ئێمە لەم سەردەما ئەگەر پەرت بین وەکو نەتەوەیەک ئەگەر پەرت بین وەکو کوردستان لاوازە بین ئەگەر بەجا هەریەکە بەلایەکەوە بە ڕوئایەکەوە بە قسەیەکەوە بە ڕەنگێکەوە بچین بۆ بەغا ئەو شەڕەمان پێ نابرێتەوە کە پێویستە لە بەغا بیکەین بۆیە بەیەکەوە بەهێزترین لە بەغدا پشتیوانیەکەین لە پێناوی یەکڕیزی گەلەکەمان یەکڕیزی هەرێمی کوردستان یەک پارچەی قوارەی هەرێمی کوردستان لەوێ بەشێکی زۆری ئەو کێشانەی کە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە لە بەغاوە چارەسەرەکرێن مەوزوعی موچە و بودجە لە هەولێرەوە چارەسەر ناکرێ لە بەغاوە چارەسەرەکرێ بۆیە ئەولەویەتی دووهەممان مەوزوعی موچەیە کە تۆ موچەیە کە تەسبیت کرد لە ڕێگای بودجەیەکی گونجاو دوو ئەولەویەتی ترت هەیە خزمەت گوزاریە تۆ ئەم کوردستانەمان پێویستی بە خزمەت گوزاریەکی باشترە تۆ یەک ڕیزبی شەڕ بکەی بۆ موچە و لە ڕێگای دابینکردنی بودجەیەکی شایستە خزمەت گوزاریەکی باشترت پێگا ئەمانە دابینکەی ئەمە ئەبێتە مایی گەڕانەوەی سەقامگیری بۆ کوردستان بۆیە ئەوەی کە هاوپەیمانی کوردستان لە پێناوی ئیشەکە یەکڕیزیە موچەیە خزمەت گوزاریە سەقامگیریە جێی متمانەی منە هیوادارم جێی متمانەی ئێوەش بێ سپاسانەکەم بۆ ئامادەبوونتان سپاسانەکەم بۆ پرسیار و تێبینیەکانتان زۆر خۆشحاڵم کە لەگەڵتانم ئەمڕۆ سپاسی ئێوەشەکەم داوای لەبوردنەکەم ئەگەر لە کار دوورمان خستنەوە بەڵام لەشتان ساغ بێ بمێنن بۆمان و هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن سپاسانەکەم